دیار دمیتا باش و چه بو پشتی وی راگهاندنا ترامپ لدور سپاندنا وان سزایان؟ بەڵێ فاتیمە سڵاوت لێبێ دیارە دوای وتەکانی سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ لە هەژماری تایبەتی خۆی هەرزوو کاریگەری قسەکانی لەسەر عراق بەگشتی و هەرێمی کوردستان بە تایبەت دەرکەوت دیارە بازرگانان سزاکان چووە بواری جێبەجێکردنەوە ئەوە نرخی کاڵا و شمەک و ستەمەنی بە شێوەیەکی بەرچاو لە ناوخۆی عراق بەرز دەبنەوە چونکە زۆرینەی کاڵا و شمەک و خواردەمەنی و سەوزە و میوە و سوتەمەنی لە ئێرانەوە هاوردە دەکرێن گەرێنە ئێران نەتوانێت هەناردە بکات یاخود بە پێچوانە و بازرگانە نەتوانن مامەڵە لەگەڵ ئێران بکەن ئەوە عراق دەکەوێتە ناو تەنگەژەیەکی ئابووری سەختەوە من لەگەڵ چەند ئابووری ناسێکی ناوخۆی کوردستان و عراقش قسەم کرد ئەوان باسییان لەوە کرد هەڕەشەکانی سەرۆکی ئەمریکا تەنها بۆ ناوخۆی ئێران نییە بەڵکو پەیامێکی هۆشداریشە بۆ هەموو ئەو وڵات و لایەنانش کە هێشتا پەیوەندیان لەگەڵ ئێراندا لەگەڵ تاراندا ماوە ئابووری ناسان باسەوە دەکەن نازانن جۆری سزاکان هێشتا چییە بەڵام بە ئەگەرێکی زۆرەوە هەر وڵاتێک لە ڕێگەی بانک کۆمپانیا فڕۆکەخانە یان دەستگا حکومیەکانەوە هەر جۆرە دەستگیرۆیەکی لەگەڵ ئێران بکات خۆی ڕوبەڕووی دەرهاویشتە ئابووریە سەختەکانی ئەمریکا دەکاتەوە بۆیە ئەگەر ئەمریکا ئەو سزانە ڕابگەنێت زەرمەندی سەرەکی جگە لە خودی ئێران عراق دەبێت. دیار ئایا بەرپرسانی هەرێم یان کارناسان قسەیان لەوە کردووە کە پێیان وابێت هەرێمی کوردستان دەتوانێت خۆی لە دەرهاویشتەکانی سزابوویەکانی سەر ئێران ڕزگار بکات لەو بارەیەوە هیچ شتێکەیە؟ بەڵێ ئارش ئەمێت باس لەوە بکەم لەو کاتەوەی کە ئەمریکا جەنگی لە دژی ئێران ڕاگەیاندووە کاڵا و شمەک جگە لە سوتەمەنی بەردەوام کە هاوردەی عراق کرا و کێشەی کەمبوونەوە نەبووە یاخود نرخەکان ڕاستە زیادی کرد بەڵام هێشتا باشترە لەوەی بە تەواوەتی قەدەغە بکرێت ئێستا هەموو شەقامی عراقی چاوێن لەوەی جۆری سزاکان چی دەبن ئایا پەیوەندی کۆمپانیا و بازرگانەکان و بانکەکانیش دەگرێتەوە کە مامەڵە لەگەڵ ئێران دەکەن یان نا گرتیەوە ئەو کات نرخەکان زۆر بەرز دەبنەوە ینی ئەمە شەقامی هەرێمی کوردستان و عراقی ئەو ترسەی لا دروست بووە من لەگەڵ ژووری بازرگانەکانی هەرێمی کوردستاندا قسەم کراوان وتیان تا ئێستا کێشەی خۆراک نییە و کۆگاکان خۆراکی پێویستیان تێدایە بەڵام نازانرێت دۆخەکە بەکوێ دەگات و بە دوای چارەسەری پێویست ئاگەڕێن ئێستا کە حکوومەتی هەرێمی کوردستان ینی ئامادەکاری تەواوی کردووە ژوورە بازرگانەکان بە هەمان شێوە گەر هات و سزاکان چووە بواری جێبەجێکردنەوە چۆن بتوانن میکانیزمێک بدۆزنەوە بۆ ئەوەی بەدیلی ئێران بدۆزنەوە بۆ ئەوەی کاڵا و شمەک هاوردەی هەرێمی کوردستان یاخۆت خۆراک هاوردەی هەرێمی کوردستان کرا نرخەکان لەسەر هاوڵاتیان زیاد دەبن و باگرانی بۆ سەرژیانی هاوڵاتیان دروست نەکەن ئێستا عراق بەگشتی و هەرێمی کوردستان بە تایبەتی لە نێو تونیلێکی زۆر تاریکدایە ینی نازانرێت داهاتووی بەکوێ دەکات لەلایە گروپە چەکدارە میلیشیاکانی سەر بە ئێران گرفتیان بۆی دروست کردووە و چاوی واشنتنی لەسەرەوە لەلایەکی ترەوە سزا ئابوووریەکانی سەر ئێران بارگرانی زۆری بۆ سەر عراق دروست دەکات و زەرمەندی سەرەکیشت ئەو کات هەر هاوڵاتیان دەبن ئەمەوێت ئارش بۆ قسەی کۆتایی پێبێنم دیارە قسەیەکی باو هەیە لە ناو خەڵکیدا لە هەرێمی کوردستان و زۆر جار ئەوترێت و ئەڵێن ئاگرێک لەو پەڕی دنیا بکەوێتەوە مستەحیلە پریشکەکەی بەر عراق نەکەوێت یاخود هەرێمی کوردستان نەکەوێت مەبەستیان لەم قسەیە ئەوەیە ینی عراق و هەرێمی کوردستان دۆخی هەروە بۆ و هەروەش هێناوێتی و هەرواشە بێت. زۆر سپاس بۆ پەیامنێرێمە دیار جەماڵ بۆ داینەوان زانیاریان.